لەو کاتەیکە گەرمەی بانگەشەی هەڵبژاردن گەیشتۆتە قۆناغی کۆتاییەکەی خۆی کۆمسیۆنی باڵایی هەڵبژاردن ڕادەگەینێ کە لێژنەیەکی تایبەتیان بۆ پاراستنی ئاسایشی هەڵبژاردن دامازراندووە. بەڵام لە هەمان کات ماترسیەکان لە ئارادان و شەوی پێشووی یەکێک لە کاندیدەکانی لێستەی وەتەنیە لە مووسڵ لەسەر دەستی چەند سەگدارێکی نەناسرا و تیرۆر کرا. لژنەیەکی باڵای ئاسایش هەیە، ئەو لژنە باڵایە ئەرکی سەرشانی لژنەکە دابینکردنی ئەمن و ئاسایشە بۆ بنکەکانمان، بۆ وێزگەکانمان. خۆشبەختانە هەموو لایەنە پەیوەنددارەکان کار دەکەن لەسەر زامنکردنی ئەمن و ئاسایشی بنکەکان. تا ئێستا خروقاتی ئەمنی ڕووی نەداوە. لێرە و لەوێ ینی کاندیدێک بۆ هەر مەبەستێک بوو بێت ینی ئستێداف کراوە. سەرەڕای ئەو مەترسیانەی کە ڕوبەڕووی کاندیدەکان دەکرێن، وەزارەتی ناوخۆی عێراقی ڕادەگەینێ کە گشت پێداویستەکان بۆ ئاسایشی هەڵبژاردننی 12/5/2018 دابین کراوە. پلانەکە بە جۆرێک داڕێژراوە کە بارودۆخی هەڵبژاردن لە بەغدا و پارێزەکانی عێراق پارێزراوە. بۆیە بارودۆخەکە بۆ هەموو لایەنێک ئاساییە کە لە هەڵبژاردنەکان بەشدار بن. هەروەها بازنەکانی هەڵبژاردن و گواستنەوەی سندوقەکانی دەنگدان لە بەردن و هاوردنیان لە ئەستۆی ئێمەیە و جگە لەوە ژیانی هاوڵاتیان و کاندیدەکانمان پاراستووە. بەپێی پلانە داڕێژراوەکان پسپۆرێکی بواری ئاسایش ڕادەگەین کە بازنەکانی هەڵبژاردن لە عێراق بەپێی شوێنەکان دابەش کراون بۆ ئەوەی بارودۆخی ڕۆژی هەڵبژاردن کۆنتڕۆڵ بکرێن. بەغدا و چەندین لە بازنەکانی هەڵبژاردن بە پێ ڕەنگەکان دابەشکراون. ڕەنگی سەوز کە ئاساییە، ڕەنگی سوور مەترسیدار و ڕەنگی زەر ترسناکەکەی کەمترە و سووریش بەشێک لە هاتوچۆ بۆ ئۆتۆمبیلەکان قەدەغە دەکات و بە پێ بۆ شوێنەکانی لێپەسراوی کەرتی ئاسایش قەدەغەکردنی هاتوچۆ ڕناگەیەندرێ و هێزەکانی ئاسایش لە ئامادەواشیدان و ژمارەیان فەرتر لە 600,000 پۆلیس و سەربازە. لەو بڕواایدام ڕوبەڕووبنەوەی لەشکری لە بابەتی گۆڕانکاری زۆر گەورەتر دەبێت لە پێداگیری تورور و لە کۆتاییدا دەبینین ڕێژەی بەشداربوون لەو ناوچانەی ئازادکراون زۆرتر دەبێت. بەپێی بۆچوونەکان ڕووداوە دڵتەزێنەکان نابنە ڕێگر بۆ تێکدانی ڕەوشی ئاسایشی هەڵبژاردن بەهۆی ئەوەی کە گشتلایەنێک چاوەڕوانی گۆڕانکاری ڕیشەین. لە بەغدا و نزار عەبدوڵڵا، دەنجی ئەمریکا.